وەسێتی من بۆ جەنابەت دوورکەوەرەوە لێیان احتیمام بە زانستی شەرعی بدە و خۆشەویستی خوای پەروەردگاریش دەکەوێتە دڵ. ئەگەر عەرەبیەکەت تەواو عەرەبی ئەزانی کتێبی مەدارج السالکین بگرە. کتێبی مەدارج السالکین 3 مجەلەدە، ئیمامی ابن القەیمە. سۆفیگەرێتیە بەڵام بە خەتی سەلەف، دوور لە بیدعە، هەمووشی بە دەلیل، ئەنجا هەمووی بە مەرتەبەی ئیمانداریە سەرت دەخاتە سەرەوە. واش ئەزانم کرابێ بە کوردی، نازانم متأكد نیم، بەڵام وا بزانم مجەلەدێکم بینیوە کە کرابێ بە کوردی، بەڵام بە تەئکید کوردێکە وەکو عەرەبی نابێ. عەرەبیەکە ضرورية بۆ نمونە ئەو نزیکی 120 لاپەڕەی نووسیە بەس لەسەر تەوبە. اینجا تەوبەکردن لە چی؟ هەموو گوناحەکانت پێیان ناسێنێت، دەرەجاتی گوناحەکان، گوناحێکە بە دەمەکرێ، گوناحێکە بە کردەوەکرێ، گوناحێکە بە چاوەکرێ، گوناحێکە بە دەست دەکرێت و هەروەها. ئەو کتێبە زۆر باش. مدارج السالكين مختصرة شيء مختصر مدارج السالكين عبد المنعم صالح العلي العزي كردوتي وشابيشي كردو بدو مجلد ريكو بيكا ايوش